بە پشتیوانی خوای پەروەردگارەوە بۆ زیادبوونی ڕۆشنبیریمان، بیرۆهۆشی سیاسیمان، ئەقڵ پێشکانمان بە واقعی کە تایە ئاژین، بە باشم زانی کە زنجیرە دەرسێک دەربارەی مێژووی بزوتنەوەی محەممەدی کوڕی عەبدولوەهاب ڕەحیمەهو الله باس بکەم و پەیوەندی لەگەڵ ئال سەعود و مەلیکەکانیانە بەردەوام هەتاکو ئەگاتە سەر ئەم زەمانەی ئێمە. لە نێوانی محەممەدی کوڕی سعودی ئالموگرن کە یەکەم کەسە کە بە پەیمانەکەی لەگەڵ ئیمامی محەممەدی کوڕی عەبدولوەهابە ڕێکەوتنەکەیان کردووە لەو کاتەوە تا ئێستای ئێمە 272 ساڵە. لەمەدای ئەم 272 ساڵەیە ئەم دوو تەرەفە بە دوو وەل بەو شێوە بە دوو لا هاتوون لەو سەردەمی یەکەمەوە دین و دەوڵەت لێک جودابوونەتەوە. سیستمێکی عەلەمانی لە وڵاتە هاتوونەتە دی. لە یەکەم ڕۆژی بەیعەت پێدانەکەی محەممەدی کوڕی عەبدولوەهاب ڕەحیمەهو الله بە محەممەدی کوڕی سعود کە ساڵی 1754 بوو، ئەو کاتە ئیمام محەممەد بن عەبدولوەهاب عەمری 51 ساڵ بوو، بەیعەتی پێدا لەسەر مناسەرەکردنی ئەمیش بەیعەتی بەودایە و لەسەر مناسەرەکردنی ئەو لە مەسەلەی دینیەکە. هەر یەکێک لەمانە ئەمانە لە خزمەتی ئەوانە بوون، یعنی دین و دەوڵەت هەر وەکو یەک جودا بوون لە یەکتری، هەر وەکو چۆن ساڵی 335 هیجری طبعا هاشای لە دینەکانیان، ساڵی 335 میلادی نەک هیجری وەختێک مەسیحەکانە چەوسێنرانەوە لە وڵاتی شام و لە هەموو دەوروبەری فەڵەستین، قوستەنتین ئەو کاتە کە ئەمیری گەورەی ڕۆم بوو، اختلافی هەبوو لەگەڵ دەسەڵاتدارانی تری بەرامبەری، لەبەر مەسیحەکانی گرتە خۆی وتی وەرنە وڵاتی من بە شەرتی ئەوەی ئێوە اعتراف بە دەسەڵاتی من بکەن کە سیاسەتەکە بەدەست منەوەیە. ئەوانیش ڕازی بوون. بۆیە لە ساڵی 335 هیجریەوە لە ساڵی 335 میلادیەوە سیاسەت و دەوڵەت، دین و سیاست لە یەکتر جودان، دین و دەوڵەت لە یەکتر جودان لە ئەوروپا. بۆیە ئێستا ئەو سەرمایەدارێکی هاتە وڵاتی ئێمە و حرەکەتی ئیستعماری و حرەکەتی فکری و شەپۆ لە شارستانێتی کە هات نەیهێشت دینەکەی ئێمە حاکم، لەبەرەوە ئەم دین و دەوڵەتەی لێک جودا کردبووە لە وڵاتی خۆی. بە هەمان شێوە لەوێش چۆن پاپا دروست بوو، ئەنجا پیاوانی کەنیسە دروست بوون، پیاوانی دینی ئاڕاستەی خەڵکەکانە کرد لە ناحەی دینیەوە، پیاوانی سیاسەت و دەوڵەتیش ئیمپراتۆرەکان و مەلیکەکان و دوایتر سیستمی فیۆدالیزم یان دەرەبەگی، ئەوانش ئاڕاستەی ئیدارەی دەوڵە و خەڵکەکەیانە کرد، ئاڕاستی کۆمەڵگەکە بە لایەنی سیاسی. ئەوەی محەممەد بن عەبدولوەهابیش ڕەحیمەهو الله هەر لە یەکەم ڕۆژە کە ئەو ئیتیفاقیان کرد، محەممەدی کوڕی سعود خۆی و نەوەکانی بەرپرسێتی ئاڕاستەی سیاسی دەوڵەتەکەن. ئەو کیانەی کە دروستە بێت جا چەند بچووکە هەر درعەیە یا گەورەترە بە شکل حەلەزۆنەکەی کە باسمان کرد تا ئەگاتە ئەم خەریتەی کە عەرەبستانی سعودی لە 1932 هەیەی.